کاتتان باش بیسەرانی هێژە لە ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەل بە یارمەتی هاوکارانم کەشتی هەواڵەکانی ئەمڕۆ حەڤەی ئەیلولی 2024 پێشکەش دەکەن. ڕۆژی یەکەمی ڕێپێوانی درێژمەودا کە لە چوارچێوەی هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەراپۆ چارەسەری بۆ پرسی کورد با پێشنگایەتی گەنجانی کورد و ئینتەرناسیۆناڵ بەڕێوە دەچێت لە ئێوارەدا با بەڕێوەبردننی سمیناری ژنجیان ئازادی کۆتایی بێت. گەنجان لا وێسکەی ناوەندی شەمەندەفەری بلفلد دیلانیان گێڕا و ڕۆژی یەکەمیان کۆتایی پێهێناو. دروشمەکانی بژی سەرۆک ئاپ و بێ سەرۆک ژیان نابێت و ژنجیان ئازادیان وتەوە. دواتر با مەبەستی بەشداری لا سمیناری ژنجیان ئازادی لە ناوەندی کۆمەڵی دیموکراتیکی کورد لە بلفلد کۆبوونەوە. هونەرمەند حەکیم سەفکان باسی لەوە کرد کە پارادایمی بەڕێز ئۆجەلان نەکەر بۆ گەلی کووردە بەڵکو بۆ سەرجەم مرۆڤایەتی چارەسەریە. هەروەها حەکیم سەفکان لە سەمینارەکەدا هۆنراوەیەکی لەبارەی ژینە ئەمینیەوە خوێندەوە. لە چالاکیەکەدا وتەکانی بەڕێز ئۆجەلان لەبارەی ئازادی ژن و سۆسیالیزم لە بەڵگە فیلمێکدا نمایش کرا و ڕۆژی دووەمی ڕێپێوانی درێژمەودا ئەمڕۆ کاژمێر نوێی بەیانی لە وێسکەی شەمەندەفەری ناوەندی هام دەست پێ دەکات. کۆردیناسیۆنی کۆمەڵگەی ئیزەدی لە ئەوروپا کەجەکەی ئەوروپا بە ڕاگەاندراوێکی نووسرا و بەنگەوازی لای زەدیانی ئەوروپا کرد بەشدار بن لە 32مین فستیڤاڵی فرانکفۆرت کە لە 21 ئەیلول ئەنجام دەدرێت. لە ڕاگەاندراوەکەدا ئاماژە بەوە دەکرێت ئەمساڵ 32مین فستیڤاڵی کەلتوری کورد لە هەلومەرجێکی چارەنووسسازا بەڕێوە دەچێت و ئاماژە بەوە دەکەن دوژمن ڕۆژانە لە باشوور و باکوور و ڕۆژاوای کوردستان هێرش دەکاتە سەر دەستکەوتەکانی گەلی کورد. کۆمەڵ کوژی و فەرمان ئەنجام دەدات و دەڵێن دژی ئەم درڕندەیە کۆمەلگاکەمان و ڕێکخرا و دامەزراوەکانمان با پێشەنگایەتی تەفگەری ئازادی کوردستان بەرخۆدان دەکەن و دەبنا نمونەی مرۆڤایەتی. هەروەها کەجەئی ئەوروپا بانگەواز لە هەمووان دەکات بەشداریەکی بەهێز لە فستیڤاڵەکەدا بکەن و جەخت دەکاتەوە ئەم بەشداربوونە لە فستیڤاڵەکە ڕێگا لە بەردەم ئازادبوونی پێشەنگی مۆدرنیتەی دیموکراتیک ڕێبەراپۆ دەکاتەوە و لە کۆتایی ڕاگەیاندراوەکەشدا بانگەوازی دەکەن بەشداربوون لەم فستیڤاڵە ئەرکێکی وڵات پارێزانەیە. کۆمەڵەی بنەماڵەی شەهیدان کۆماو بە ڕاگەاندراوێکی نووسرا و بانگەوازی کرد بۆ بەشداربوون لە 32مین فستیڤاڵی کوردی کەلتوری لە فرانکفۆرت. کۆماو ڕێگەیان باهۆی هێرشەکان بۆ سەر کوردستان و ڕۆژهەڵاتی ناوین گرنگی فستیڤاڵەکە زیاتر دەبێت. وتی پێویستە بنەماڵی شەهیدان و گەلی کورد و دۆستەکانیان دژی شەڕی قڕکردنی دەوڵەتی تورک و بۆ ئازادی جەستەی ڕێبەراپۆ با جۆشێکی مەزنەوە بڕژێنە گۆڕەپانەکان. با بۆنەی دووەمین ساڵیادی شەیدکردنی ژینە ئامینی و ساڵیادی شۆڕشی ژنجیان ئازادی کوردان و ئازادی خوازان بە دەستپێشخەری کۆمیتەی پەژاک لە بریتانیا لە بەردەم کۆنسوڵخانەی ئێران لە شاری لەندەنی پایتەختی بریتانیا چالاکیان ئەنجامدا. لە چالاکیەکەدا مهدی ڕەزایی ئەندامی ئەنجومەنی پەژاک لە ئەوروپا جەختی کردەوە ئەمڕۆ شۆڕشی ژنجیان ئازادی لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران و لە سەراسەری جەهان بووەتە لۆژیکێکی ئازادی ژنان. دواتر هاوسەرۆکی جڤاکی ئازاد لە بریتانیا تورکان ئۆزجان لە پەیامێکدا ئاماژەی بەوە کرد ساڵانێکی درێژە لە ئێراندا ئازادی بوونی نییە بەتایبەت بە هەموو ڕەنگێک دژایەتی ژنان دەکرێت و کوشتنی ژنانی ئازادی خواز دەکرێتە ئامانج. بەڵام با کوشتنی ژینە سەرجەم دەنگە ئازادی خوازەکانی گەلانی ئێران و جیهانی زیاتر بۆ ئازادی ژنان بەگوڕتر بوو. دواتر با بڵاوکراوەی ئینگلیزی و با دروشمی ژنجیان ئازادی و بژی بەرخۆدانی ژنان و بژی بەرخۆدانی زیندانیان و بژی ڕێبەراپۆ کۆتاییان بە چالاکیەکەیان هێنا. هەروەها هێلسنکیش چالاکیەک با بۆنەی دووەمین ساڵیادی ژنجیان ئازادیەوە بەڕێوە چوو. چالاکیەکە با هاوبەشی لالایەن ڕێکخراوە جیاوازەکانی وەک پەژاک و ژنانی چەپ و ژنانی سۆسیال دموکرات و کۆمەڵە یەکسانی و پارێزەرانی ئاشتی و پارتی ساوز ئەنجامدرا. لە چالاکیەکەدا پانکارت و وێنەی شەهیدانی شۆڕشی ژنانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان بەرزکرایەوە و ڕاگەیاندرا و خوێنرایەوە و پێشگری شۆڕشی ژنانی ئێران کرا. گروپێکی هوەری بە ناوی ڕیتمی بەرخۆدان با پێشکەشکردنی چەند پارچە موزیکێک بەشداریان لە چالاکیەکەدا کرد.
لە ئێزمیر چالاکی دەنگت بخاپاڵ ئازادی بە پێشەنگایەتی کۆمەڵی پشتیوانی و هاوکاری بنەماڵەی زیندانیان و حکومدراوانی ئەگێ توای دەر و بنەماڵەی زیندانیان بەردەوامە ئەندامانی بەشێک لە پارت و ڕێکخراوەکان بەشدار بوون لە چالاکیەکە و چالاکیەکە لە بەردەم زیندانی کەرکەلاری بوجا ئەنجامدرا. یەکێک لە ئەندامانی بنەماڵەی زیندانیان مەدینە کایماس تیشکی خستە سەر پێشلکاری و فشارەکانی زیندان و ڕایگەیان دەست لە دۆزەکەیان هەڵناگرن و هەروەها جەختی کردەوە تا دیدار لەگەڵ ڕێبەری گەلی کورد ئەنجام نەدرێت تێکۆشانیان بەردەوام دەبێت و هەروەها وتی تا ئەم ستەمە لەسەر زمان و ناسنامە و وڵاتەکەمان هەڵنەگیرێت تێکۆشانمان بەردەوامە. پاشان چالاکی دانیشتن ئەنجامدرا و بەرزکردنەوەی دروشم چالاکیەکە کۆتایی پێهات. خەڵکی شارەکانی دەرباسیە و تەلتەمەر و زرگان دژی سیستەمی ئەشکەنجەی ئیمراڵی و لا پێناو ئازادی ڕێبەری گەلی کورد ڕێپێوانێکی جەماوەریان ئەنجامدا و داوای مەزنکردنی تێکۆشانیان کرد بۆ ئازادی جەستەی ڕێبەری گەلی کورد. فادی حەسان ئەندامی دەستپێشخەری گەل بۆ ئازادی ڕێبەری گەلی کورد لا گۆڕەپانی شەهیدان ڕایگەیان کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوین با جێبەجێکردنی ڕامانەکانی ڕێبەری گەلی کورد چارەسەر دەبن و وتی ڕێبەراپۆ دژی سیستەمەکانی نەکۆڵی و قڕکردن و چەوسانەوە تێدەکۆشێت. زیندانی ئیمراڵی کردووەتە ناوەندی بڵاوکردنەوەی فکری ئازادی. هەروەها ئەندامی دەستپێشخەری گەل بۆ ئازادی ڕێبەری گەلی کورد ئایهان یونوس بانگەوازی لا تەواوی گەلان و ژن و گەنجان کرد بۆ ئازادی جەستەی ڕێبەری گەلی کورد تێکۆشان گەشت بکەن. چالاکیەکە بە دروشمی بژی سەرۆک ئاپۆ و بە بێ سەرۆک ژیان نابێ و بەرخۆدان ژیانە کۆتایی پێهات. هەروەها کوردستانیانی دانیشتووی موسکۆی پایتەختی رووسیا با ڕاگەیاندراوێکی ڕۆژنامەوانی سەپاندنی گۆشەگیری توندی سەر ڕێبەری گەلی کوردیان شەرمەزار کرد. ڕاگەیاندراوەکە لالایەن ڕێخستنی ژنانی کوردڤیان لە بینای ماڵی کوردان لە شاری موسکۆ دراو سەرۆکی ڕێکخراوەکە تارا قادر پێشکەشی کرد. لە سەرەتای ڕاگەیاندراوەکەدا گۆشەگیری سەختی ئیمراڵی شەرمەزار کرا و ئاماژە بەوەکرا دەبینین چۆن فکر و فەلسەفەی ڕێبەراپۆل لە هەموو جیهاندا بڵاو بۆتەوە کەچی تابێت گۆشەگیری ئیمراڵی سەختتر دەکرێت. بۆیە بانگەوازی لا گەلی کورد دەکەین تێکۆشانمان بەهێز بکەین و تەنها بە تێکۆشان و فکرەکانی ڕێبەراپۆ دەتوانین سەرکەوین. پلاتفۆرمی ژنانی دیجلەی ئامەد و تۆڕی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی ئامەد با بۆنەی دووەمین ساڵیادی شەیدکردنی ژینامینی لە بەردەم دادگای ئامەد تا گۆڕەپانی شێخ سەعید ڕێپێوانیان ئەنجامدا. بەشێک لە ئەندامانی پارت و ڕێکخراوەکان و پەرلەمانتاران لا چالاکیەکەدا بەشدار بوون. وێنەی ژینامینی و نارین گۆران بەرزکرایەوە و تووشمی لا ژینامینی تا نارین بکوژەکان دەناسین بەرزکرایەوە. وتەبێژی پلاتفۆرمی ژنانی دیجلەی ئامەد ڕاگەیاندراوێکی هاوبەشی خوێندەوە وتی ژینامینی بۆتە سمبۆلی چالاکی فراوان لە هەموو جەیەک ترسیان لا ڕێخستنی ناسنامەی ژنی ئازاد تا دێت مەزنتر دەبێت. هەروەها ڕایانگەیان لێپرسینەوە لە بکوژان و پارێزەری بکوژانی نارین و ژینامینی و تەواوی ژنان دەکەین و جەختیان کردەوە بۆ لێپرسینەوە لە بکوژی ژنان و بەدیهێنانی دادپەروەری لە شەقامەکان دەمێنینەوە. گەلی کەمپی پەنابەرانی شەید ڕوستەم جودی مەخمور با ڕێپێوانێکی جەماوەری هێرشەکانی دەوڵەتی تورکیایان بۆ سەر مەخمور شەرمەزار کرد. لە ڕێپێوانەکەدا دروشمەکانی بمرێ خیانەت و کەس ناتوانێت ڕۆژمان تاریک بکات و بژی بەرخۆدانی مەخمور و هەروەها پانکارتی نابۆداگیرکاری و بۆچی عێراق بێدەنگا بەرزکرایەوە. هاوسەرۆکی شارەوانی کەمپی مەخمور فاتما بیلان لە بەردەم بینای نەتەوەی گرتووەکان ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و هێرشەکەی شەرمەزار کرد و ڕایگەیان بۆ ئەوەی سەرژمێری نەکرێ لە هەفتەیەکدا دووجار هێرشیان کردوتە سەر کەمپەکە و وتی دەڵێن ئەگەر ئەمڕۆ خوێن لە پەنجەی مناڵێکمان بێت عێراق و ئەو شاندانە بەرپرسیارن کە دێنا کەمپەکەوە گەرنتی نییە کە هێرشی تر ڕوو نەدات. ئەمەش وا دەردەخات هێرشەکان بەردەوام بن با باش بزانن بەرخۆدانی خەڵکی مەخمور 30 ساڵە بەرامبەر دەوڵەتی دڕندە بەردەوام و لەمەوە بە دوای بەرخۆدانەکە بەهێزتر دەکەین. فاتیمە بانگەوازی لا گەلی کورد کرد دژی هێرشەکان هەڵویست وەربگرن و جەختی کردەوە لە ماوەی 5 ساڵدا 14 جار کەمپەکە بردومان کراوە. ئەمە هێرشێکی ئاسایی نییە. هەروەها ڕێپێوانەکە با دروشمی بژی سەرۆک ئاپۆ و بمرێ خیانەت و ژنژیان ئازادی کۆتایی پێهات.
شانەی ڕاگەیاندنی ئەمنی عێراق لە بەیاننامەیەکدا بڵاوی کردەوە لە چوارچێوەی پاراستنی هەماهەنگی و هاوکاری نێوان دەستگای دژە تێرۆر و بەڕێوەبەرایەتی ئۆپەراسیۆنی دەستگای ئاسایش لە هەرێمی کوردستان توانی ویانە 2 تێرۆریست لە پارێزگای سلێمانی دەستگیر بکەن. شانەکە هەروەها ئاماژەی بەوەش کردووە لە بەردەوامی هەڵمەت و پشکنینەکانی دەستگای دژە تێرۆر 6 بۆمبی چەندراویان تەقاندوێتەوە لەگەڵ 2 پشتێنی تەقەمەنی. هەروەها لە پارێزگای ئەنباریش 2 تێرۆریستی دیکەش دەستگیر کراون. جەختیشیان کردوێتەوە دەستگای دژە تێرۆر بەردەوامە لە ئەرکە تایبەتەکانیان لە پارێزگا جیاوازەکانی عێراقدا. دو ساڵ بەسەر کوشتنی ژینا ئەمینی تێدەپەڕێت لەبارەی یادکردنەوەی کوشتنی ژینا ئەمینی و سەرهەڵدانی شۆڕشی ژن ئازادی بەشێک لە مامۆستایانی زانکۆی سلێمانی دەڵێن ئامانجیێران کوشتنی بیریازاد و ژنانە نەک تەنها جێبەجێ نەکردنی پابەندیەکانیان بە ئاینەوە. پێویستە هەموو ساڵێک یادی ژینا ئەمینی بکەینەوە ئەگی ناکوشتنی ژنان بەردەوام دەبێت. داواکارێشین گەلی کورد یەکگرتوو بن لا دژی کوشتنی کوردان بوەستنەوە. ئێمە ئەتوانین بڵێن کوشتنی ژینا ئەمینی پەیوەندی ڕاستە بە ئەو التزام دینی کە جێبەجێ نەکردو نەدانی سەرپۆش بەسەریا، بەڵام ئێمە ئەزانین کە هەدەفی ئێران لە کوشتنی ئەم ژنانە کوشتنی بیری ئازاد و کوشتنی کوردە، نەک بە تەنها ئەو التزام دینیە جێبەجێ نەکرێت. من بەڕاستی وەکو ژنێک ناخۆش بە پەژارێکی زۆرەوە ئەو کوشتنی ئیدانەی کوشتنی ژینا ئەمینیەکەم و داواکارم لە هەموو کورد یەکگرتوو بێت، دڵنی دەنگێکی یەکگرتووی هەبێت لە هەموو جیهانە سەبارەت بە کوشتنی کورد لە هەر لایەک لە هەر لایەکی جیهان بەتایبەتی ڕژێمی ئێران کە ئێستا لە سێدارەدان و کوشتنی کوردەکانی کردووە بە ئامان وەکو جینۆسایدێکی بەردەوام کە تا ئێستاش بەردەوامە، بەتایبەتی دەنگی ژنی ئازاد کە ژن یەکێکە لە ناوکۆکەکانی کۆمەڵگا و هەروەها سیاست و بریتە لەوەی کە ئێمە ژن بەڕاستی لایەنێکی پێشکەوتوی گرتووە، یعنی پێشکەوتنێکی بەرچاوی بەدەستێناوە. یەکێ لەوانە ژیان ئەمینیە کە ئێمە پێویستەکە لە یادی نەکەین و ببێتە دەرسێک بۆ نەوەکانی داهاتوومان کە بتوانن دەرسی لێ وەرگرن بۆ ئەوەی هەموو کەسێک لە مافی خۆی و دەستەبەرکردنی واز نەهێنێ و ببێتە بڵێسەیەک بۆ پشکۆیەکی داگیرساو کە ئێمە بتوانین فێری دەستەمۆیی نەبین. چکێکم ئافرەت لە ڕێگەی ژیانی خۆی و دەستەبەرکردنی پێویست دەکات بجەنگێ. با پێی دوایین ڕیزبەندی دامەزراوەی ئەیدی ساینفیک ئیندێکس بۆ ساڵی 2025 زانکۆی سلێمانی لە سەراستی زانکۆی حکومی و تایبەتەکانی هەرێمی کوردستان پلەی یەکەمی لە سەراستی هەرێم و لە سەراستی عێراق پلەی دووەمی بەدەستێنا. کۆسار محەممەد سەرۆکی زانکۆی سلێمانی لە پایامێکدا سوپاسی مامۆستایان و توێژەران و خوێندکارانی زانکۆکەی کردووە و ئاماژەی بۆ داوە بەردەوام کار بۆ بەرزکردنەوەی پێگەی زانکۆی سلێمانی لە ڕیزبەندیە جیهانیەکاندا دەکەن. هاوڵاتێکی کورد بە ناوی ئارمان نەوشادی خەڵکی دیواندەڕی سنووری سنا لایەن هێزانامنیەکانی ئێرانەوە بە بێ فەرمانی دادوەر و هیچ بەڵگەیەکی یاسایی دەست بەسەر کراو بۆ شوێنێکی نادیار گواسترایەوە. جێگای ئاماژەیە باهۆی سەرهەڵدانی شۆڕشی ژن ئازادی لە لایەن ئێرانەوە سەدان چالاکوان و هاوڵاتی مەدەنی دەست بەسەر کراون و بادەیانیش لە سێدارە دراون و تا ئێستاش بەردەوامی هەیە. هەروەها میدیاکانی ئێرانی لەبارەی کوژرانی 2 گەنجی بەلوچ لە لایەن هێزانامنیەکانی ئێرانەوە ڕایانگەیان 2 هاوڵاتی بەلوچ بە ناوەکانی وەحید دەرزاهی تەمەن 7 ساڵ و نەوید دەرزاهی تەمەن 18 ساڵ خەڵکی شاری سەراوان لە سیستان و بەلوچستان بە تەقی ڕاستەوخۆی هێزە چەکدارەکانی ئێران کوژراون. ئەماژە بەوەش کراوە ئەم 2 هاوڵاتیە بۆ ئاودێریکردنی زەویە کشت و کاڵەکانی خۆیان چوونەتا خاڵی سفری سنوور و لا کاتی گەڕانەوەیان کەوتونەتە بەرتەقەی ئەم هێزانە و باهۆی سەختی برینەکانیانەوە گیانیان لەدەستداوە. ئەمە لە کاتێکدایە ئێوارەی ڕۆژی شەممە ئیحسان ئاسکانی تەمەن 12 ساڵ لە شاری ڕاستکیە لە سنووری سیستان و بەلوچستان بە تەقی ڕاستەوخۆی هێزانامنیەکانی ئێران گیانی لەدەستدا. هەروەها ئامۆزاکەی بە ناوی سەلمان ئاسکانی بە سەختی بریندار بوو. بەڕێزان هەواڵەکانمان پێشکەشکردن هەر شاد بن.